بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان ويل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون هاوار آهو نال بو ترازو بازكان بو اواني كلا چشان و پيواندا لكرين و فروشتندا ترازو بازي و فيل دكن يا لهل سنگاندني خلچي دا راست نالن اواني كاتك شد لخلچي دكرن بتواوي بزيادة والليان وردقرن وإذا كالوهم أو وزنوهم يخسرون بەڵام کاتێک شتیان بۆ دەپێون یا دەچێشن لێی دەدەزنەوە و کەمیان دەدەنێ و فێڵیان لێ دەکەن. ألا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم ئایا ئەوانە گومان نابن کە بەڕاستی سندوو دەکرێنەوە تا سەرنجامی خیانەت و فێڵیان وەربگرن بۆ ڕۆژێکی زۆر سامناک و ترسناک و گەورە؟ يوم يقوم الناس لرب العالمين ئەو ڕۆژەی کە هەموو خەڵکی بە پێوە دەوەستن لە بەردەم دەسەڵاتی پەروەردگاری جیهانیاندا. كلا إن كتاب الفجار لفي سجين وما أدراك ما سجين كتاب مرقوم واز بهێنن لە تەرازوو بازی چونکە بەڕاستی نامەی کردەوەی تاوان باران لە سجیندایە. جا تۆ سوزانی سجین چییە؟ نامەیەکی دیار و ئاشکرایە هەر بەڕواڵەتیدا دیارە کە خێری تێدا نییە مۆرکرا و لۆکراویشە. ويل يومئذ للمكذبين الذين يكذبون بيوم الدين هاوار و ئاهو ناڵن لەو ڕۆژەدا بۆ ئەوانەی بڕوایان نییە و بەرنامەی خوددا بەدرۆ دەزانن. ئەوانەی کە بڕوایان بە ڕۆژی قیامەت و زیندوو بوونەوە نییە و هەمیشە بەدرۆی دەزانن. وما يكذب به إلا كل معتد أثيم کەسیش بەرپابوونی ئەو ڕۆژە بەدرۆ نازانێت مەگەر هەموو ستەمکارێکی گوناهبار نەبێت. إذا تتلى عليه آياتنا قال أساطير الأولين ئەو جۆرە کەسانەی کاتێک ئایەت و فەرمانەکانی ئێمەیان بەسەردا دەخوێندرێتەوە دەڵێن ئەمە ئەفسانەی پێشینانە و بەسەر چووە. كلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون نەخێر وانییە ئەو نەفامانە تێناگەن و داناچڵەچێن بەڵکو دڵیان ژەنجی هێناوە و چڵکی گوناه دایپۆشیوە لە سەرنجامی ئەو کار و کردەوانەی کە دەیان کرد. كلا إنهم عن ربهم يومئذ لمحجوبون نەخێر ڕزگار بوونیان نییە چونکە بەڕاستی ئەو ڕۆژە بربەست هەیە لە نێوان تاوان باران و پەروەردگاریاندا و بێبەش دەبن لە بینینی ئەو زاتە. ثم إنهم لصالوا الجحيم ثم يقال هذا الذي كنتم به تكذبون لەوە دوا بێگومان دەخرێنە ناو ئاگری دۆزەخەوە پاشان پێیان دەوترێت ئەمە ئەو شوێنەیە کە بڕواتان پێی نەبوو بەڕاستان نەدەزانی. كلا إن كتاب الأبرار لفي عليين وما أدراك ما عليون كتاب مرقوم يشهده المقربون. نەخێر دەستەی سەرفرازان دوورن لەو تنگانەیە بەڵکو نامەی کردەوەکانیان دۆسەی ڕەفتاریان وا لە شوێنە بەرز و بڵندەکاندا. جا تۆ چوزانی علیون چیە و چۆنە؟ نامەیەکی دیار و ئاشکرایە هەر بەڕواڵەتیدا دیارە کە خاوەنی سەرفراز و بەختەوەرە مۆرکرا و لۆکراویشە. ئەو نامەیە فریشتە نزیکە بەڕێزەکانی لای خوددا دەیکەنەوە و بەسەر سامی و خۆشیەوە سەرنجی چاکە و خوداپەرستی چاکان دەدەن و شایەتی لەسەر دەدەن.
إن الأبرار لفي نعيم على الأرائك ينظرون تعرف في وجوههم نضرة النعيم يسقون من رحيق مختوم ختامه مسك وفي ذلك فليتنافس المتنافسون بەڕاستی چاکان خدا ناسان لەناو ناز و نیعمەتدا ژیانی خۆشی و شادی دەبەنە سەر لەسەر کورسی و قەنەفە ڕازاوەکان تەماشای دەوروبەری خۆیان دەکەن سەرنجی دیمەنی جوان و باخات و باخچە و گوڵ و گوڵزار و تافگە و ڕووبار و ناز و نیعمەتە نەبراوە و بێشمارەکان دەدەن خۆشی و خۆشگوزەرانی ناسک پەروەری لە ڕوخساریاندا دەبینیت شەرابێکیان پێشکەش دەکرێت کە پاک و سەرمۆرە کە نۆشکرا بۆنی میسک ئەو ناوە پڕ دەکات پێچەوانەی شەرابی دنیایە کە بخۆر و دەوروبەریش بۆ گەن دەکات جابا لە پێناوی ئەوەدا پێش بڕچێکەران پێش بڕچێ بکەن ومزاجه من تسنيم عينا يشرب بها المقربون هەروەها ئەو شەرابە ئاوێتەکەی لە تەسنیمە تەسنیمیش سەرچاوەیەکە تەنها خۆشەویستان و نزیک کراوەکان لێی دەخۆنەوە إن الذين أجرموا كانوا من الذين آمنوا يضحكون وإذا مروا بهم يتغامزون وإذا انقلبوا إلى أهلهم انقلبوا فكهين بێگومان ئەوانەی کە تاوانیان دەکرد گاڵتەیان بە ئیمانداران دەهات و پێیان پێدەکەنین کاتێکیش بەلایاندا تێپەڕبوونایە دەیان کردە چپە چپ و سرتە سرت و بە چاو ئیشارەتیان دەکرد کاتێکیش دەگەڕانەوە بۆ ماڵەوە بەدەم پێکەنین و گاڵتەوە دەگەڕانەوە هەر باسییان دەکردن وإذا رأوهم قالوا إن هؤلاء لضالون کاتێکیش ئیمانداران دەبیننەوە دەڵێن بەڕاستی ئەوانە گومڕان و لە ڕێگەی باو باپیران لایان داوە وما أرسلوا عليهم حافظين فاليوم الذين آمنوا من الكفار يضحكون خۆ ئەو خودانە ناسانە ڕەوانە نەکراون تا چاو دێر بن بەسەر ئیماندارانەوە ئەمڕۆ ئیتر نۆرەی ئیماندارانە جا ئەمڕۆ ئەوانەی باوەڕدار بوون بە کافران پێدەکەنن على الأرائك ينظرون هل ثوب الكفار ما كانوا يفعلون لەسەر کورسی و قەنەفە ڕازاوەکان تەماشا دەکەن دۆزەخیەکان دەبینن لەسەر شاشەی تایبەتی پێیان دەڵێن باشە ئایا کافران پاداشتی ئەوەی کە دەیان کرد درانەوە